هێشتا شار نەفرۆشا بوو، بەڵام کوچە و شەقامەکان پڕی مقۆمقۆ بوو. هەر کەس بەگوێ ئەوەی دیکەدا دەیچرپان، وا دیار بوو پێشمەرگا لە چیا دەهاتنە خوارەوە. بۆیە هەموو ژنانی کۆڵانەکەی کۆ دەکاتەوە لەگەڵ کوڕ و براو خزمەکانی بە دروشمەوە بەرەو مەنزومە و محافەزا هێرش دەبن. خەجەباوە ئەو ژنەی بووە سیمبولی ڕاپەڕین لە شاری هەولێر. پێشیڕانیەش داکەم معلومات و تەنزیماتی هەبوو هەمووی دەزانی گوتی خۆتان بگۆڕ و ڕۆژی مەیە. وە بوو لوسبەینەکەی ڕۆژی 11 ئازار لە برایەتی ڕاداکەم بە چەپرە و هەلهەلە و بابمی لەگەر بوو برایەکەی دیم لەگەر بۆ خوشک و هەموو لەگەر بوون. ئەو بۆ ئازادکردنی شارەکەی چوو، گەرچی ئازاد بوو بەڵام خۆی نەیبینی. دەستی لە ناو دەستی داکەم بوو ئەو جە شەڕیان کرد بەرامبەر مەنزومە ئەو لەوێ مخابەراتیش کوژرا بوو دەستی خۆی بەخین کرد بوو لە دیواریدا بوو. یعنی تۆری خۆمان کردەوە کو دەبینی درت خۆش دەبی بە هەموو شتەخینی خۆت نەفەوتاندیە ئەو جە بەقەناس لە داکمیاندا 4 پێشمەرگەشی لەگە شەهید کرا. ئەگەرچی یەکەم ژن نییە کە لە شۆڕش و بەرخودانی کورددا شەهید بوو بێت، بەڵام لە ڕاپەڕینی شاری هەولێردا هەموو کەس ناوی ئەوی بەبیردادێتەوە. بەرەو ئەمنەکە کەوتە ڕێ ئەوە بوو لە ڕێگا کە گەشتە بەر سەرای هەولێر لەوێ تەقەی لێکرا و دەستی برینار بوو نەهێژنەکانی تر پێی بزانن و یاخۆت پەشیمان بنەوانی و کە ئەچێتە ناو ئەمنەکە سەیرەکات ئەو ئەمنەی کە لەوێدا کوژراوە ئەم دەتوانێت واتۆن دەست خاتە ملی خوێنەکەیشی لێە دەست ئەخاتە ناو خوێنەکە و بە دیوارەکە ئەیسێنێ ئەڵێ ئۆخەی حەقی براکانم لێ کردی تەوانێ. خەزیز حەمەد باوە 3 کچ و 4 کوڕ و ناوێکی لەبیر نەکراوی کردە میراتی پاشخۆی. داکم لە محافەزەوە بەڕێوە بوو کە بەڕێگاوە بوو لە بە ئێرکانە بێتن پێش ئەوەی بکوژرێتن کە گولەی پێ بکەویتن دەستی خۆی بەخین کرد چوو لە بە ئەو دیوارە هەر دەست خۆی بە دیوارەکەدا کرد بە خوێنەوە کە پیشان بدا کە کورد ئازاد بوو. دوای لە پاشان داکم کوژرا. ئەو لە گوندی مەلاقەرەی دەشتی هەولێر لەدایک بووە، ئەگەرچی هێشتاش ناوی لە گوێی خەڵکی شاردا دەزرنگێتەوە، بەڵام بەسەر ئەم تابلۆشەوە دەبیندرێت. ئەمە قوتابخانەیەکی کچانە. ئەو لە پێشمەرگایەتیشدا چەندین سەرکێشی کردووە. برینداری بەنیهێنی بردوتەوە نێو شار، حەشارگەی چەکی لە ماڵەکەی خۆی بۆ پێشمەرگە دروست کردووە. تاکەم بە 20 ڕۆژ دەڕۆی نەدەهاتەوە بە مانگ دەڕۆی نەدەهاتەوە هەر لە پێشمەرگاتی و چەک و ئەسلحەکڕین و بریندار قوتارکردن و ئی پێشمەرگە تەنزیمات و لەناو ئەو ژیانە بووی هەتە شەهید کرا. چەکی لە ناو هەولێر دەکڕی لە جاشان لە ماری خۆمان لە بن قاندرمە بن هەردی کۆر کرد بوو هەمووی لەوێ دەشاردەوە. پێشمەرگە کە داخل دەبوو حین لە بن قاندرمە غورفەی کرد بوو غورفەی بە گچکەی پێشمەرگە لە ناو ئەو غورفانە بوو بە شەو و ڕۆژ. خەجەباوە لە 11 ئازاری 1991 ژیانی کۆتایی پێدێت، بەڵام تاوەکو ئێستاش ناوی بەلای زۆربەی خەڵکی هەولێر و کوردستان ئاشنایە. ژیانی شۆڕژگەڕی شەید خەجەباوە لە گوندەوە دەستی پێکرد و لە شار کۆتایی پێهات. لێرە لەم شەقامە کۆتایی بە ژیانی هات، بەڵام ئەو وەکو سیمبولی ڕاپەڕینی هەولێر دەمێنێتەوە. سۆران بەهادین، ڕوودا و هەولێر.